جوان جۆ بگرە ئەبیتە پەیامنێرێ بەدڵی من لە ژێر ئەوامری من دەرناچی چیموت ئەوەکەی باشە تەواو دەبڕە بەلایشی خۆتەوە دەبڕە بڕە خواافیز مرحبا سەرچاو ئەوە چییە و فەوزا و مەشغوڵیت ڕجاولیەکە مەژغوڵم مەکە سرم کاڵە خۆم ئیشی دنیام پێکات ئیشی تۆ بەتەمای چی کاکە بەتەمای پەیجم پەیج پەیج و بۆچێ بۆ ڕێکلام و ناوبانگوشن پۆرە نەبا بۆ ڕێکلامی چیەوە ئەی بۆ چیتە ئەمەوێ پەیجێدانم بینی خۆمان بێها ئەڵێم ئەڕەوەڵام و جەحاو زەمی ئەمەکەم زەمی ئەوەکەم تیەگەی لەمەیە لە خەمە نەبێم ڕەواز لەوە بێن ئەی قازانجی هەیەی تۆ نایزانی تۆ ئەو ئیشی خۆمە تۆ نایزانی شەریک مەکەی وەڵا ئەگەر لە ژێر ئەوامری منابی لە ئێستەوە تۆ شەریک حەکیمانەی من و تۆ دوو شەمان سەعات 9